ئازیزانی هێنارتی سڵاوتان لێبێ. داپرسین ڕەوشی مەینا لە دەروی سنووری ماڵبەندی شارەکان چۆنە؟ ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان لە چه ئاستێکدایە لەو ناوچانە و چین ئەو ئاستەنگانی دێتە پێشیان؟ بەڕێزان لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆی ئەم پرسانە دەکەین بە میوانداری ڤیان سابر بەڕێوەبەری سەنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ڕەگەزی مەینا لە کەلار، هەروەها یوسف عومەر بەڕێوەبەری سەنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ڕەگەزی مەینا لە ڕانیە. زۆر بەخێر بێن. کاک یوسف، سەرەتا دەپرسم بەگشتی دۆخی ژنان لە ڕانی لە چه ئاستێکدایە؟ دیارە سنتەری بەرەنگاربوونی توندوتیژی دژی ڕەگەزی مەینا لە ڕانەیەکە لە پرۆژەکانی کۆمەڵی خەڵک بۆ گەشەپێدان کە لەلایەن کۆمەڵی خەڵک بۆ گەشەپێدان و بە هاوکاری ڕێکخراوی فریاگوزاریگەری نەرویزی MPA هاوکاری دەکرێت. تەبەن ئەم پرۆژەیە لە ساڵی 2008 لە ڕانی دامەزراوە، کار دەکات بۆ بەرەنگابوونەوە و نەهێشتنی توندوتیژی دژی ڕەگەزی مەینا لە سنوورەکەدا و لەگەڵ ئەمەشدا سنتەرەکەمان بەپی پلانێکی درێژخان و استراتیژی کار دەکات بۆ نەهێشتن و بەرەنگابوونی توندوتیژی و لە سنتەرەکەشماندا کۆمەڵی خزمەتگوزاری دەرونی یاسایی کۆمەڵاتی پێشکەش بۆ ژنان دەکرێت کە ڕوودەکەن سنتەرەکەمان و ڕۆبڕووی توندوتیژی بوونەوە و هەموو ئەم خزمەتگوزاریانە لەلایەن کەسەی پسپۆڕ و دەروناس و کۆمەڵاس و یاساناسەوە کاریان بۆ دەکرێت. کاوێ بەگشتی دیاردی توندوتیژی لە کۆمەلگادا وەکو دەبینین لەم ڕۆی کۆمەلگای کوردیدا دیاردەکە بەرفراوان بووە، حاڵدەکانی توندوتیژی لە کۆمەلگای کوردیدا ڕوو لە زیادن کردووە، بۆیە دیاری توندوتیژی شتێکی شارا و نادیار نییە لە هەر کۆمەلگاک لە وڵاتە پێشکەوتەکان بێ، لە دەوڵەتە دواکەوتەکان بێ و هەروەها بەپێی ناوچە و سنوور مەرج نییە لە هەموو ناوچەیەک یان سنوورێک ڕێژ توندوتیژی نەبێت، بەڵکو توندوتیژیەکە لە هەرێمی کوردستان بوونی هەیە ناوچەیەک بۆ ناوچەیەکی. دواتر دەچینە سەر ئەو تەفاسیلاتە. سەرەتا ئەوەم پرسیانی دەمێ ئەوە بزانم دۆخی ژنان لە ڕانیە بە تەحدید بە حکمی ئێوە بەڕێوەبەری سەنتەرێکن لەو دەڤەرەدا دەمەوێت یعنی ڕەوشی مەینا بزانین لەو دەڤەرە لە چه ئاستێکدایە؟ ڕەوشی ئافرەتانە ڕەوشی مەینا لە دەڤەری پشدەری بیتوان بەپێی ئەو ئامارانی کە ئەمە ڕۆژانە بەردەستمان دەکەوێت و ئامارانی کە لە ڕاگانەکانەوە بەرجەمان دەکەوێت و ئەو ئەمارانی کە لە نووسینگەی بەدوانچوین توندوتیژی ڕەگەزی مەینا وەرمان گرتووە، ئاڵدەکانی توندوتیژی بەداخەوە ڕوولاکشانەوە زیادی کردووە و ئەوەی تێبینی کردووە وەکو بەرپرسی سەنتەرەکە ئێستا ئاڵدەکانی توندوتیژی لە حاڵەتی توندوتیژی جەستەیەوە گۆڕاوە بۆ ئاڵتی توندوتیژی دەرونی، بەڵام بەداخەوە ئێستا حاڵەتە توندوتیژی جەستەیەکان باز دەکرێت و باز لە ئاڵتە توندوتیژی دەرونیەکان ناکرێت، بەڵکو زۆر جا ئاڵتە توندوتیژی دەرونیەکان زۆر کاریگەرتر و قوڵتر و ئازاری زۆر زیاتر لە کارگەری جەستەیەکان، لەبەرەوەی توندوتیژی دەرونیەکان لەم کۆمەلگای ئێمەدا بەتایبەت لە دەڤەری پشدەر بیتوان ڕوو لە زیادکردن کردووە لە پاڵ ئەوەدا توندوتیژی جەستەیەکان و ڕوو لە هەڵکشاندایە و بەگشتی ڕەوشی مەینا لە ناوچەی پشدەر بیتوان دەتوانن بەپێی ئامارەکان لە حاڵەتی خراپدایە و بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە ناوچەی پشدەر بیتوان ناوچەیەک بێکە ناوچەیەکی کارەساتبار بێ بۆ ئافرەتان، بەڵام بە حکمی ئەوەی کە ناوچەکە بە حکمی ڕێژەی زۆری دانیشتوانەکەی کە نزیکەی 300 بۆ 320,000 ڕێژەی دانیشتوانی تێدایە و 2 قەزا و سەرڕایچەنی شارۆچکە و گوندی بەسەرەوەیە. ئەمە تاڕادەیەک پێویستی بە دۆزینەوەی هۆکارەکانێتی تا چەند ئەم توندوتیژیانەی کە دژ بە ژنان دەکرێت لەم ناوچەیەدا هۆکارەکانی دەنیشان بکەین بۆی توان ئێمە وەکو ڕێکخراوەکان و حکوومەتیش ئیش لەسەر هۆکارەکانی بکە. بۆی بە بڕای من ڕەوشی مەینا لە کوردستانەوە بزاد لە ناوچەی پشدەر بیتوان دەتوان لە ئاسێکی وەکو پێویست زانیە و پێویستە ئیشی زیاتر لەسەر بکرێت بۆی بتوانین بە هەموو لایەکمان هەم ئێمە وەکو ڕێکخراوەکان کۆمەلگای مەدەنی و هەم حکوومەت و هەم ئەو یاسانی کە حکوومەت دەری کردووە بستنەبواری جێبەجێکردنەوە تا هەموو لایەکمان بتوانین ڕەوشی مەینەوە ئەوە توندوتیژیانی کە لە کۆمەلگا بەرامبەر ئافرەت دەکرێت ڕێژە کەمکردنەوە کە بتوانین جێگای دڵخۆشی هەموو لایەکمان بێت. بەڵێ دەگەڕێم وڵات کاک یوسف. ڤیان خان، دۆخی مەینان لە گەرمیان لە چه ئاستێکدایە؟ دڵخۆشکردن یان ناومێدکەر؟ بەداخەوە ئێمە شوەکو هەموو کۆمەلگاکان بێبەش نەبووینە لەو توندوتیژیانە کە بە دژ ئەکرێتە سەر مەینا. ئێمە وەکو ئەوەی بزانین طبعاً کۆمەلگەیەکی هەتا بڵین کۆمەلگەکانی ئێمە لە خاصەتەن ئەوانەی کە لە دوور بەدەستن کۆمەلگەی وەکو کەلار و ناوچەکان کە لادیەکان بڵێن و گوندەکان هەمویان کۆمەلگەیەکی داخراون. ئەمانەی شوای کردە کە ئاستی توندوتیژی زیاتر بکەنە سەر ڕەگەزی بەرامبەر لەلایەن پیاوانەوە. ئێمە یەک کێشەمان هەیە کە توندوتیژی لە کۆمەلگەی کوردی خۆمانەیان لە ناوچەکانی گەرمیان بڵێن ئەم طبعاً ئەوە گەڕێتەوە بە باوک سالاری دیسانەوە یەک قسەیش هەیە ئەڵێن کە پیاوان فاکتەری چەند ئەڵێ یان پیادە فۆرمی پیادەکردنی توندوتیژیان پێدراوە ئاشنا کرانەتەوە بەو توندوتیژیە کە پیان دراوە
ئەمەیشە لە دۆخی مناڵیوە لە ناو خێزانەوە ئەمە هەمووی پەروەردەی سەقەتی خێزان وای کردووە کە ئەم توندوتیژیە بەرە و ئاستێکی بەرزا بڕوە و ئێمەش بە پێی ئەو ئامارانە کە بەردەستمانەکەوێ ڕۆژانە وەکو کاکیوسف وتی لە ڕاگەیاندنا بێ یان لە بەڕێوەبرایەتی توندوتیژی بێ هەمووی ئەبین لە سنتەرەکان خۆمانە بێ بەداخەوە ژمارەیەکی ترسناکە یان ڕۆژ تا ڕۆژ یعنی ئەبیستین و ئەبینین کە چەند ژن ئەکوژرێ چەند ژن ئەسووتی خۆی ئەکوژێ یان دەسووت خۆی دەستوێنی ئەمانە هەموو واتە حاڵەتەکان لە بەرزبوونەوەدا طبعاً هەمووی ناڵێم ها لە ژمارەیەکی ترسناکە گەر بێتە سەر ئامارەکان ببینی ڕۆژ نییە توندوتیژی نەکرێتە سەر ڕەگەزی مینە کەواتە ئێمە وەکو پێتم وت ئێمە بێبەشنین لەو توندوتیژیانە کە بەسەری ئافرەتە ئەکرێت لە ناوچەکەی خۆمانیش بڵێ ئێوە وەکو سنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ڕەگەزی مینە چیتان کردویانی بۆ ئەوەی ئەم حاڵەتانە کەم بکرێتەوە و ڕێگر بن لە دووبارەبوونەوە و تەشەنەسەندنی ئەو حاڵەتانی توندوتیژی بەرامبەر بە ڕەگەزی مینە طبعاً ئێمە سنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ڕەگەزی مینە لە گەرمیانە بڵێن ئیشوکاری ئەوەیە کە بەرەنگاربوونەوەی ئەو توندوتیژانە بێ و ئیشوکاری ئەوەیشە کە چۆن ئەڵێ توێژینەوە بکرێت لەسەر ئەو کێشانە یان چەند پرۆگرامێکی هەیە ئەم سنتەرە ئێمە وەکو ئەوەیە کە بڵێن یەکێ لەوانە وەرگردنی کەیسی قوربانیانە ئەوانەی کە تووشی توندوتیژی ئەبنەوە لە ماڵەوە بێ لە دەرەوە بێ هاتوونە بۆ لای ئێمە و ئێمەش توانیمانە لە ڕووی یاسای و ئەوەی پێویستی بە یاسا بۆ لە ڕووی یاسایەوە محامیمان بۆی دابین کردووە بێ بەرامبەر طبعاً محامی سنتەری خۆمانە لەگەڵ ئەوەیشە سپۆرمان هەیە لە بواری کۆمەڵایەتی لە بواری دەرونی لەگەڵ ئەو کەسانە گفتوگووەکە ڕێنمای تەندروستیان پێدا یعنی بە هەموو شێوازێک ئێمە توانیمانە ئەو کەیسانیان ئەو کەسانە کە ڕویان کردو لە سنتەر توانیمانە تا ڕادەیەک چارەسەری باشیان بۆ بکەین و بیان گەڕێنەوەنە بیانکەینەوە تاکێکی تەندروست لە ناو کۆمەڵگەکەی خۆ ئامارێکی ینی بە بەڕەقەم حاڵەتەکان لە منتیقی گەرمیان بەژمارە پێمان بڵێ بڵێ وەکو سنتەرەکەی خۆمان ئەتوانم پێت بڵێم تا هەر ئەم ساڵ 2012 ئێمە نزیکەی 47 کەیسمان وەرگردووەمە وەکو کەیس بێجگە لە ئەوەی کە سیمینارمان تەقدیم کردووە کۆڕ و کۆنفرانسمان کردو ئەمانە هەمووی لە پرۆگرامی ئیشەکانی خۆمانە کەمێش خۆمان ڕێکخراوێکین چۆنەڵێ یەکێکین لە پرۆژەکانی PDA کە بە هاوکاری ڕێکخراوی NPA نەرویجی دامەکرین. بەڵێ کاک یوسف ئامارەکان لە دەڤەری پشدەر و بتوێن چیمان پێ دەڵێن بەپێ ئەمارانی کەمە لە بەردەستمدایە بەداخەوە ئامارەکان ساڵ وە ساڵ ڕوولاکشاندایە بەپێ ئەمارانی کە لە بەردەستمدایە بۆ ساڵی 2012 وەتە مانگی 2012 ڕێژەی ئاڵدەکان لە قەزای قەڵازێ 141 حاڵەتی تونتیژ دۆمار کراوە بە هەموو جۆرەکانیەوە خۆ سووتاندنە سووتانە و هەروەها هەوڵدان بە خۆ کوشتنە خراپەکانی مۆبایلە هەموو ئەو حاڵەتانە 141 حاڵەت تۆمار کراوە و لە قەزای ڕانێش 165 حاڵەت تۆمار کراوە کە بە هەموو جۆرەکانیەوە وە کۆی کیشتی تونتیژەکان لە دەبەری پشدەر و بیتوان 360 حاڵەتە کە ئەمە ئەمارانە لەلام نووسنگی بەڕێوەبەر بەداچوون تونتیژی وەرمانگرتووە هەروە وەکو سنتەرەکەش ئێمە بۆ ئەم ساڵ نزیکەی 35 حاڵەتی تونتیژی لە ئێمە تۆمار کراوە ئیشی دەرونی و کۆمەڵاتی و یاسایان بۆ کراوە کابێ ئەو ئەماران پێمان دەڵێت کە حاڵەکانی تونتیژی بەداخەوە ساڵ لە ساڵ ڕوولاکشاندایە کە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشی نییە ئەمە پێویستی بە قسە لە کردنی زیاتر هەیە پێویستی بەوەی کە پلانژی زیاتری بۆ دامدرێ هەم حکوومەت هەم ڕێکخراوەکان و توێژنەوەی زیاتر لەسەر بکرێت کە بتوانین بە هەموو لاکمان دەست بەسەر هۆکارەکانی دابنین کە دواتر ئیش لەسەر هۆکارەکان بکەین بۆ بە بڕای من تونتیژی بەشێکی دانەبڕاوی سروشت و پێکاتی سایکۆلۆژی مرۆڤە و ئێمە تەنها لە ڕاگانەکانیش بەتایبەتی تەنها شرۆڤە و شیکنەوە بۆ تونتیژە جەسەیەکان دەکرێت بۆ تونتیژە خۆکوشتەکان دەکرێت بەڵام لەپاڵ ئەوە تونتیژە دەروونەکان و ئەو هەڕەشانی کە ناو خێزاندا بەشێکی شاراوان کە ڕەنگە دەن نەبڕێن و بەشێکی کە تونتیژی دەرونی ڕەنگە کەسەکە خۆی ئەگەر قسەی لەگەڵ نەکەی خۆی دانی پیانێنێ ڕەنگە باسی نەکات کە هەمووی ئەو کێشانە کۆمەلگای ئێمەدا بوون
دەرونی هەیە کە ئەمەش بە بڕای من هەموو دەکەوێتە بە کۆمەڵی دابوونەریت و کۆمەڵی کەلتوری جیاواز لە منتەقەی ئێمەدا هەیە و لەگەڵ ئەوەشدا منتەقەی سنووری پێشدەری بتوێن بەحکومی و کە هاوسنوورە لەگەڵ ئێران کۆمەڵی دابوونەریتی جیاواز تێدایە و لەگەڵ ئەوەشدا سنووری قەزای پێشدەری بتوێن جێگەی ململانی یەکلایکردنەوەی کێشە سیاسەکان بۆ لە منتەقەدا و هەروەها ناوچەی پێشدەری بتوێن چەندین نەهامەتی و چەندین شەڕی براکوژی تێدا ڕوویداوە و لەگەڵ ئەوەشدا ڕاگواستن و ئەنفال و دەربەدەری هەموو ئەمانە توان بڵین هۆکارێکە و ناوچەیەکی شاخاویە و بەشە لەو ئاڵتانی کە لە کۆمەلگای ئێمەدا لەو سنووری ئێمەدا ڕوودات زۆربەی ئاڵدە کوشتنەکان لە شوێنی ترەوە دێنرن لەوێ دەکوژدێنیان فرێدەن لەبەرەوەی ناوچەیەکی شاخایە و دوورە دەستە بۆیە بە بڕای من هەموو ئەمارانی کە لەبەر دەستماندا و ئەمارانی کە بەرجەمان دەکەوێت ئامارەکان جێگای دڵخۆشی نین و ئەمە پێویستە حکوومەت و ڕێکخراوەکان و کەسانی ڕۆشنبیر و هەموو بوارەکان کە ئەوەی ئیش لەسەر باشکردنی ڕەوشی مێنێ دەکەن لە کوردستان پێویستە هەڵوێسەی جدی لەسەر بکەن بۆیە بە بڕای من ئامارەکان پێویستی بۆیە کە شکنەوە زیاتری بۆ بکرێت لەگەڵ ئەوەشدا ئەمە وەکو سنتەری ئێمە تا ڕادەیەک توانیمانە هەموو ئەو کیسانی کە هاتوون لە ئێمە تا ڕادەیەک چارەسەری گوجیان بۆ بدۆزینەوە و ئەو کەسانی کە پێویستیان بە ڕێنمایی دەرونی هەیە لە ڕێگەی توێژەی دەرونیەوە چارەسەر دەرونیەکان بۆ بدۆزینەوە و هەموو ئەو کێشە و گرفتە دەرونیانی هەیە چارەسەر بکەین و توێژەری کۆمەڵاتیمانەیە و ئەو کێشە کۆمەڵاتی کە ناو خێزاندایە چارەسەر بکەین و لە پاڵ ئەوەشدا ئەو کیسانی کە دێنە سنتەرەکە ئێمە کێشەی یاسایان هەیە ئێمە پارێزان بۆ بەرامبەر بۆ دابین دەکەین تا بتوانین لە ڕێگەی دادگاوە کێشەکانی ئێلای بکەینەوە بۆ ئێمە لەگەڵ ئەوەشدا سنتەرەکەمان هەر بە وەرگرتنی کیس نەوەستاوە بەڵکو لەگەڵ لە پاڵ ئەوەشدا کۆمەڵی سیمینار و بڵاوکردنەوەی وشاری بۆ تاکانی کۆمەلگای بە تایبەتی بۆ ژنان و گفتوگوی کراوە بەرنامەی ڕادیۆیی بەرنامەی تەلەڤیزیۆنی و کۆڕ و سیمینار و کۆنفرانس هەموو ئەمانە لە بەرژەوەندی باشکردنی تونتیژە لە کۆمەلگا و بۆ ئەوەی کە ئاسی تونتیژەکە لە کۆمەلگادا بەرزکەینەوە بەڵام ئەوەی من دەمەوێت قسە لەسەر بکەم ئەوەیە کە بەڕاستی بەپێی ئەو توێژنەوەی کە ڕێکخراوی PDA کردی لە ماوەدا لەسەر تونتیژی ئەو ڕێژەکە ئەومان پێ دەڵێت کە بەڕاستی هەموو بەشدابووانی ئەو ڕاپرسیەیە لەگەڵ ئەوەدان کە نەهی تونتیژ دەکەنەوە لەگەڵ ئەوەدان کە تونتیژی بەی شێوەیەک نەکرێ بە تایبەتی ئەو جلی ئێستا پێداگات چون ڕێژەیەکی هێزا زۆر لە منتەقەی دەڤەر و پشدەروی بتوێن بە هەردوو ڕەگەزەکەیەوە ڕوونان لە خوێندن کردو ئێستا بەشێکی زۆریان لە دەروی وڵات دەخوێن بۆ دکتۆرا و ماستەر ئەمە بەڕاستی لە داهاتوودا کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر باشکردنی ڕۆژی مێنە لە کوردستان و لەگەڵ ئەوەشدا چەندی قوتابخانەی شەوانە کراوەتە بۆ ئافرەتان و ژنان کە بتوانن ئاسی ڕۆشنبیری و ئاسی خوێندەواری خۆیان بەرزکەنەوە و بە پرسانی ئەو ناوچەیە بەڕاستی بەخەم چارەسەرکردنی کێشەی ئافرەتانەوەن و ڕێکخراوەکانی ئەو ناوچەیە بەڕاستی لە خەمی کەمکردنەوە کێشەی ژناندان بۆی هەموو ئەمانە لە داهاتوودا دەکرێت گەشتبینم کە ڕێژەی تونتیژەکان لە دەڤەری پشدەروی بتوێن لە ساڵی داهاتوودا هەوڵ بدەین کە بە هەموو لایەکمان ڕێژەکە بەرەو ئاسی نزم تۆمار بکرێن ڕێژەیەکی کەم بەخۆ بینێ بۆیە ئەمەش دەکرێت سەر ئەوەش کە ژنا خۆشیان ینی قسە لەسەوەش بکە کە ژنا خۆشیان پێویستە خۆیان وشار بکەنەوە و لە ئاس ئەو زوڵم و زۆری کە بەرامبەر دەکرێت بەدەنگ نەبێت و ئێستا ڕێکخراوەکان هەن و ئێستا دادگا توانین تا ڕادێک کێشەکان یەکلای بکاتەوە بەڵێ منەوە پرسیارە کەم و دواتر هەمان پرسیار لە تۆ کەمەوەبیانکان وەکو کاک یوسف ئاماژەی پێکردانی ئەو کەسانی کە هاتووتە لای ئێوە ینی گرفتەکان لە چ لایەنێکەوەی زیاتر بۆ نمونە ژنانن کەوا دەکەن ینی پیاوان ناچارەکەن بە تونند و تیژیکردن بەرامبەریان یان بۆ خۆی حاڵەتێکە کە وەک تۆ لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئەم ئاماژەت پێکرەوەی کە پیاوی ئێمە ڕاهاتون بۆی کە تونند و تیژی بکەن بەرامبەر بە ئافرەتان بەڵێ قسەکە جوانە پرسیارەکەت بڵێن بەداخەوە ئێمە یەک شتمانیش هەیە ژنانی خۆمان کە توندوتیژی بەرامبەری ئەکرێ خۆی بە قوربانی دانانە ئەومانیشە هەیە کە بەپێی ئەو تۆژینەوە بەبێ ئەو پرسیارنا کە ئێمە ئەیکەین ئەبینی ژنان خۆیان بیر ئەکەنەوە کە ئەگەر مێردەکەیان توندوتیژی بەرامبەری کریان برایانیان باوکیان مەحاولەکەن خۆیان ڕەوشی خۆیان بگۆڕن بەرە و یعنی خۆیان ڕابێرن لەگەڵ ئەو توندوتیژیانە کە بەسەریان ئەکرێ کەواتە ئێمە لەم لێرە ئەتوانین بڵێن ژنانیش خۆیان کەمی هۆشیاری ژنانی کاریگەرێکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە تحملی ئەو توندوتیژیەکەیان چۆن ئەڵێ ئەمێنێتەوە لەو سەقفە کە توندوتیژی بەسەرا ئەکرێبی ئەوەی بتوانێت دەنگی خۆی بگەینێتە یەکێکی کە ئەمەشە ئەگەڕێتەوە بۆ هەندێک شتیش هەیە کە بڵێن ژنان کە لەلایەن مێردی خۆیان و توندوتیژی بەسەریانە ئەکرێ
ناتوان باسی ئەوە بکەن یان ئەوەیە لە چۆن ڕێترسێکیان هەیە لە کۆمەلگەی خۆیانە لە جیابوونەوە لە مێردەکان کە خاصەتەن ئەگەر مناڵیان ببێ یان لە سەر بەرژەوەندی مناڵەکە و حەقی مناڵەکە کە بوونی باوک لە ژیانە بێ ئەمە وا ئەکاک تەحملی توندوتیژیەکە بکە و ناچار بێ قبولی بکە و کۆمەلگەکەیش فشارێکی زۆرە خاتە سەر ئەو سەری کە یعنی قبولی نییە کە ژنێک ئەو خێزانە کە ناکۆک بن جیابوونەوەیان بێ لە ژیان لە چۆنەڵە لە داهاتووە کەواتە ئەمە گەر بگەڕێنەوە سەرباسی ژنان بکەن ژنان خۆیانیش کەم هۆشیارن لەم ڕادەوە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ هەر ئەو کەلتورە سەقەتە کە چۆن ئەڵێ پەروەردەکرانە لە سەری کە ژنان هەر ئەبێ چۆن ئەڵێ ژێردەسی پیاوان بن چی لە ڕووی ئابووری وە بێ چی لە ڕووی کۆمەڵایەتی وە بێ چی لە ڕووی چۆن ئەڵێ هەر ژیانی خۆیانەوە بێ ئەمانە هەمووی هۆکارێکن کە ژنان خۆیانیش بە قوربانی داننن لە هەندێ کەیسە بەڵێ کاک یوسف هەمان پرسیارەکەمەوە لە جەنابەت یعنی ئافرەتان بۆ خۆیان وا دەکەن کە بەرامبەرەکەیان کە پیاوە توندوتیژیان بەرامبەر بکات یاخود بۆ خۆی پیاوی ئەمە ڕاهاتووە کە بەرامبەر بە ئافرەتەکانیان توندوتیژی بەکاربێن وەکوتم توندتیژی سروشتێک و پێکاتی سایکۆلۆژیای مرۆڤە ئەمە بە تاکان دەگۆڕێ لە هەندێک تاکدا ڕەنگە زۆرجار دابوونەری دروستی کەم توندتیژی ڕەنگە ستەیم پەروەردەی خێزان ڕەنگە شێوازی پەروەردەی خێزان دروستیکە و ڕەنگە بەشێ لە ئافرەتان خۆیان دروستی بکەن و لە هەمان کاریدا ڕەنگە کۆمەلگا دروستی کات یانی تۆ بە خوێندنەوەت بۆ ئەو کەیسانی کە هاتوونەتە بەردەستان و لە سەنتەرەکەتان نیشتان لەسەر کردووە یعنی ئەوەی دەرکەوتووە ڕوون بۆتەوە بۆتان خەتای ئەو ئافرەتەکان بۆ ئەو ژنانە بوو کە تووشی ئەو کێشانە بوون یاخود بە بێهۆکار توندوتیژیان بەرامبەر کراوە وەکو پێم وتی لە ناو سیستەمی پەروەردەی خێزاندا زۆرجار پیا بە حکمی ئەوەی کە وەکو پیا سالاری مامەڵە دەکات لەگەڵ ناو خێزانەکاندا و پێی وا بێ کە هەموو حەقێک مافێک بەخۆیەتی و ژنەکە وەکو کۆیلێک زۆرجار سیر دەکرێت و لەمان کاریدا ئەو کێشانی کە ئەوەی هاتوتە لای من زۆرجار لە ئەنجامی تێکنەگەشتنی خێزانەکان لە ئەنجامی کێشەنەوە خۆیاندا و تەفاهم و دایلۆشیان لە ئەنجامی چارەسەرکردنی کێشەکاندا ڕۆدان و لە هەمانیشدا زۆرجار کێشەکان بە هۆکاری دابوونەریتی ئەو ناوچەیە ڕۆدات چونکە خۆتان دەزان دابوونەریت و کەلتور هەندێک جار سنوودانێ بۆ هەندێک ڕفتار و کردداری مرۆڤ لە کۆمەلگادا و زۆرجار لادان لەم کرددار و ڕفتارانە لادان بێت لە دابوونەریتی ئەو کۆمەلگا لادان بێت لە پێوە بەها ئەخلاقیانی کۆمەلگایە زۆرجار ئەمە دروستی دەکات و لە هەمان کاریدا زۆرجار ئەوەی و کەیسانی هاتووە لای ئێمە زۆرجار هەژاری دروستی دەکات و زۆرجار نەبوونی خواستەکانی ژن کە دروست دەکات بە حکمی ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەلگا ئێمەدا بە حکمی ئەوەی کە تەکنۆلۆژیا ساڵ لە ساڵ ڕوو لە پێش لە پارێزەندایە ئەمە وارەکە خواستی خێزان و بەتایبەتی خواستی ژن بۆ دامیکردنی پیاویستەکان زیاد دەبێت و ڕەنگە لە ئەنجامی ئەم داخوازیانش ڕەنگە لە ئەنجامی تێنەگەشتنی خێزانەکانەوە بێ کە توندتیژی بەرهەم بێنرێت و لە هەمان کاریدا ئەوەی من شۆڕبم بۆ کردووە من تێگەیشتم لە حاڵەتانی توندتیژ لەو دەڤەرەدا ئەوەیە کە پیاوان خۆیان تا ڕادێک ئاستی وشیاری ئەو کەسانی کە توندتیژەکەن ئاستی وشیان وەکو پێویست نییە و لە ئاز ئەوەی دانی کە ما بەژنەکانم دەن وە بەو چاوەی سیر بکەن کە خی گەورە کە دروستکردن هەردوو وەکو یەک مافی پێداون بەڵکو زۆرجار ئەمە دەکرێتەوە کە مافی ژنێکی پێشەر کات و توندتیژی بەرامبەر بەکاربێنرێت بەڵێ شتێک هەیە یعنی وە ڕەنگە لە ناوچێک بۆ ناوچێکی تر هەندێک جار هەندێک عادەت و تەقالیدەوە جیاواز بێ یاخود ئاستی فەهمکردنی ئەو بابەتانە بە تایبەت لە مۆزوعی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان یعنی سنتەرەکەی ئێوە چی کردو بۆ ئەوەی با بڵێن ڕوونتر وازەحتر بچێتە ناو ئەو بابەتانەوە بۆ هاوڵاتیانی ئەو دەڤەرانی خۆتان یعنی چی کردو بۆی کاراسانی بک بۆ تێگەیشتن لەم بابەتە ئێمە لە سنتەرێکی خۆمان سنتەری بەرەنگابووین توندتیژی دژە ڕێگەزمێنە لە ڕانیە و بەردەوام ئێمە هەڵمەتی وشاریمان هەیە لە ڕێگەی سیمینارەوە لە ناوەندەکانی خوێندیان و بەردەوام سیمینارمانەیە وەرکشۆپمانەیە بۆ ژنان و کچان و لە گوندەکان ئێمە بەردەوام خولیمانەیە و خولی نەخوێنداریمانەیە و خولی تەندروستیمانەیە و خولی دەرونیمانەیە هەموو ئەم خولانە لە بەرزکردنەوەی ئاسی وشاری کۆمەلگا و ژناندایە و لەمان کاژدا ئێمە بەردەوام بڵاوکراومانەیە فلێکسمانەیە و نامیلکەمان هەیە لە ناوەندەکانی خوێندن و لە گوندەکان و هەموو ئەو کار و چالاکان ئێمە دیکەین تەنها ئامانزمە ئەوەیە کە ئاستی
وشاری کۆمەلگا و ئاستی وشاری تاکانی کۆمەلگا بەرز بکەینەوە تا هەمومان بتوانین لە ئاست ئەو متمانە دابین لە ئاست ئەوی دابین کە بتوانین ڕێژەی تونتیژی ناو خێزانەکاندا کەم بکەینەوە تا بتوانین لە داهاتوودا خێزانەکان خێزانشی ئارام بن و خێزانشی بەختەوەر بن و تا کەس بکە لە ناو خێزاندا هەست بە ئازایی دەکات. بۆی بە بڕای من کاتێک لە ناو خێزاندا ژن هەستی بە مافی کرد هەستی ئەوی کرد کە تونتیژی بەرامبەر دەکرێت ئەمە زۆر جار حاڵەتەکانی خۆکوشتن بەشێک لەم دیاردەیە کە ڕەنگە ئافرەتەکە بۆی کۆمەڵە پێوەری دابوونەریت و بۆ ئەوی کە کۆمەڵێ ئەخلاقات ڕێ نەدەکە بیدرکێنێ زۆر جار تونتیژە دەشارێت و کەم دەکرێت ناخۆی لە ڕاستیدا تونتیژەکان ڕەنگە بەشێکی زۆر تۆمار نەکرێن بەشێکی زۆرەوەی کە کەسێک خۆی دەری نەبڕێت بەڵکو لە ناخیدا هەڵێت و پنگ دەخواتەوە کە لە دوجار بەداخەوە کارەسای دڵتەزین لێ دەکەوێتەوە کارەساتی ناخۆش لێ دەکەوێتەوە. بۆی بە بڕای من تونتیژەکان لە ئەمڕۆ کۆمەلگای ئێمەدا بەردەوام ڕوولاکشاندایە کە ئەمە بەڕاستی پێویستە یەک هەم حکوومەت ئەو یاسای کە ژمارە 8 یاسای تونتیژی خێزان کە دەری کردووە بەڕاستی تا ئەسا هەمووکو حکوومەت نەخشە دووبارە جێبەجێکردنەوە کەم تەرخەم بۆ لە ئاست جێبەجێکردنی ئەو یاسانە و هەروەها هەموو ئەو وتە جوانان و هەموو ئەو کردە جوانانی کە بەرپرسان ئەم وڵاتە دەری دەبڕن هەموو ئەو وتار جوانانی کە دەری دەبڕن هەموو ئەمانە بچنە بواری کردداری و بچنە بواری جێبەجێکردنەوە بەدڵنیاوە ئاسی تونتیژەکان دەتوانم ئاسێکی لە سای داهاتوودا ئاسێکی کەم ئاسێکی نزم تۆمار کات بۆیە ڕێکخراوەکانیش وە دەبێت زۆر بە شێوەیەکی جدی و زۆر بە شێوەیەکی استراتیژی کا لەسەر بەرەنگابووی تونتیژی بکەن و هەوڵ بدەن بە هەماهنگی لەگەڵ ڕێکخراوەکان و حکوومەت پلانە دابنێن بۆ ئەوی کە دەست بخەنە سەر هۆکارەکان و دواتر ئیش لەسەر هۆکاران بکەن کە ئاسی تونتیژی لە کۆمەلگا و لە ناوچەکان و دیش بەژنان کەم کاتەوە. بەڵێ ڤیان خان هەر هەمان پرسیار کە ڕاستی کاگەسفون کردەوە بوو کە ڕەنگە تێگەیشتن ینی لەم بابەتە تۆزێک ئاسان نەبێت لە منتیقی گەرمیان بۆ نمونە یعنی ئەوە چیتان کردو بۆی ئاسانتر و کاراسانی بکەن بۆ تێگەیشتن لەو بابەتە بۆ نمونە هەندە جار ڕخنەوە گیرەکە ئێوە زیاتر لە سمینار و ینی لە نخبەیە ماونەتەوە ینی ئەم بابەتە نخبەیەک ئاگادارێتی و هیچی تر بۆ نمونە چیتان کردووە بکەن لە ڕێگەی چالاکی هوەریەوە ئەو بابەتە بگەێنن بە خەڵک. بەڵێ ئێمە هەر ئەوە نییە لە ناوچەکەی مەثەن لە شوێنێکە ئیشەکانمان بکەین ئێمە توانیمانە بگەینە هەموو لادیەکان توانیمانە بگەینە هەموو شوێنە دوور بەدەستەکان لەو ناوچانە توانیمانە باسی مافەکانی ژنان بکەین و ئاشنای بێزە بدانی مەبەستی منیژەوەی ینی چۆن واکەی کە بە شێوەیەکی ئاسان ئەم بابەتە کە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانە چۆن وا دەکەی ئاسان بیگەینیتە گوندنشینێک. بەڵێ ئێمە کە ڕۆینە گوندنشینەکان خۆ ئێمە ڕەسەن ئەوەیە باسی سنتەرەکەکەین و ئاشنانەکەین و بە ئەو توانایە کە ئێمە ئەتوانین بۆ ئەوان دامی ئەوانی پێ بکەین وەکەوەیە بینین ئەچینە چۆن ئەڵێ لادەیەک ئەبینین یعنی خوێندەواری ژنان زۆر لە ئاستێکی زۆر نزمایە یعنی زۆر هەن نازان بخوێنەوە ئێمە لەورە توانیمانە خولی نەهێشتنی نەخوێندەواریان بۆ بکەینەوە کە ئەمە بەسیترین شتە لە مافەکانی کە ئێمە پیان ئەگەڕێنەوە بۆ ئەوان ئەمانش لەگەڵ ئەوەی شاتوانیمانە کۆرسی تەندروستیان بۆ بکەینەوە کە دوورن لە شارەوە ناتوان مەثەن بگەینە ناو شارەکان بۆ بشکنی نەخۆشی یان شتێک ئێمە توانیمانە دکتۆری پسپۆریان بۆ ببووین بۆ ئەو شوێنە دوور بەدەستانە ئەوش توانێتیشی بکاتەوە بۆیان و باسی نەخۆشیە دەرونیەکانی ژنان بکە باسی نەخۆشیەکانی ژنانیان بۆ بکە ئەمانەیشە هەر کەمێکە چۆن ئەڵێ لەو مافانە کە ئێمە ئەیگەینین بە دەستی ئەوان لەگەڵ ئەوەی شاباسی یاسای توندوتیژیان بۆ ئەەکەین لە لاین مەحامیەوە یان پارێزەری خۆمانەوە ئەم شتانە هەمووشی ئەەکەنەوە بۆیان ئەتر ئەتوانین کەم ئەوانیش هۆشیار بکەینەوە بن بە ئینسانێکی تاکێکی چۆن بزانی هۆشیار بووە تۆ لە ڕووی مافەکانی خۆیەوە. بەڵێ دەمەوێت بپرسم جیاوازی هەیە ینی لە نێوان کاری ڕێکخراوەیی بە تایبەت لە چالاکی بواری ژنان و ئەوە جیاوازیەک هەیە لە نێوان ئیشکردن لە ماڵبەندی شارەکان و لە دەروی ماڵبەندی شارەکان. طبعا جیاوازیەکەی خۆتە زانی ئێمە ماڵبەندی شارەکان تا ڕادەیەک ناڵێم زۆر هۆشیان بەس هۆشیارەکی هەیە بەخۆیەوە بەس ئەوەی دوورە دەستەیان لە لادیەکانە کەمی هۆشیاری لەناو خۆیانە زۆرە ئەتر ئێمە توانیمانە ناڵم لە ڕووی سمینار و کۆڕشتەوە توانیمانە هۆشیاریان بکەینەوە کە بتوان ئەتر ئەوانیش ببن بە ئینسانێکی هۆشیار. بەڵێ کاک یوسف ئێوە لە دەڤەری پشدەر و بتوێن هیچ جۆرێک لە ئاستەنگووەتان بۆ دێتە پێژانی لە کاری ڕێکخراوەی خۆتانە؟ بەدڵنیەوە هەموو ئیشکردنیەک لەم دەڤەرەدا بە تایبەتی لەسەر باشکردنی ڕەوشی ژنان لە ناوچەکەدا
بێگومان تووشی ئاستەنگ و بەربەست دەبی زۆجا تووشی دەبی بەراورد لەگەڵ مەڵبەندی شارەکانە ڕەنگە ئاسانتر بەیانی ئیشکردن لە بواری ژنان و ئەودا لە مەڵبەندی شارەکان بەڵام بۆ دەرەوەی مەڵبەندی شارەکان دەمێ ئەو بەراوردکاریە بکەیان دیارە ئیشکردن لە ناو مەڵبەندە شارەکاندا تا ڕادەیەک کار ئاسانیە و بحکمیەوەی کە زۆربەی ڕێکخراوەکان و زۆربەی دامودەزیەکان ناو شاردا هەیە کە ڕەنگە ئاسی وشاری ناو شارەکان جیاوازی بێ لە ئاسی دوور دەستەکان گوندەکان بەڵام ئەوەی من تێبینمان کردو سنتەری خۆمان کارکردنمان لەم ناوچەیەدا بەڕاستی وەکو خۆمان زۆر ئاسوودە بوون و تا ڕادەیەک ئەنجومەنی گوندەکان کە ئەمە هاوکارمان بوون بۆ کۆکنەوەی ژنانە کە کاتە سیمینارمان دەبێت کاتێک خولیش تەندروستیمان دەبێت و هاوکارم بەڵام لە پاڵ ئەوەشدا ینی ڕوبەرو کێشەش بوونەوە ڕوبەروی ئاسەنگش بوونەوە بەڵام ئەو مانای ئەوە نیە کە ئێمە دەسەوەسان بۆستین و کارەکەمان بۆستین بەڵکو ئێمە بەردەوامی لەسەر کاری خۆمان و بەردەوامی لەسەر ئیشکنی خۆمان بۆ هاوکاریکردنی هەموو ئەو ژنانی کە ڕوبەرو توندیش دەبنەوە و بەدەنگەواتنی خەڵکیش باش ینی تا ڕادەیەک بەڵێ وەکو پێم وتی ئاسی ئەم یەک دوو ساڵە بەڕاستی ئاسی وشاری ئەو ناوچەیە پشدەری بتوێن لە ئاسێکی باشدایە و ساڵ بە ساڵ ئاسی ڕۆشنبیری و ئاسی پەروەردەی ئاسی کۆمەڵاتی لە گەشەکردندا لە پێشکەوتندا کە ئەمە جێگای دڵخۆشیە و بە تایبەتی ئەم دیری ئێستا پێداگات کە وشار بۆتەوە و دەزانێت مافەکانی مرۆڤ چییە و دەزانێت ژیان چییە دەزانێت پەروەردەی خێزان چییە هەموو ئەمانە بەڕاستی بۆ ئێمە جێگای دڵخۆشین بۆی ئیشکردمان لە ناوچەیە تا ڕادەیەک هەم دام و دەستگاکان حکومەت کاراسانی بۆرەکەن و هەم ئەنجومەنی گوندەکان و ئەو شوێنانی کە ئێمە بۆ یەچین کاراسانی زۆران بۆکردن بەڵام لەگەڵشدا هەندێک جار بەربەست و بەڵێ زۆر سوپاس بۆ ڤیان سابر بەڕێوەبەری سنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ڕەگەزی مێینە لە کەلار هەروەها یوسف عومەر بەڕێوەبەری سنتەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ڕەگەزی مێینە لە ڕانێ زۆر سوپاس بۆ ئەوەی ئامادەبوون لە ستۆدیۆ نارتی عزیزانی نارتی تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و ئاسوودەبن دەستان خۆش.